کوردستانیانی کوردی دەرەوەی کوردستان سڵاوتان لێبێت. هەر وەک دەزانن 24 ژوئیەی ئەمساڵ 100 ساڵ بەسەر کاورەساڵتی شومی پەیمانی لۆزاندا ڕاودەبرێ. لەو 100 ساڵەدا لەگەڵەوەی کە کوردستان بەبێ ویستی خۆی داوبەش کرا و خەونی بە دەوڵەتبوونی کوردیان شێواند، هەر بەشێکی ئەم نیشتیمانە کەوتە بەر کەڵپی گورگێکی دڕ و بە گەلە کۆمەگی و بە بەرچاوی زەخی کۆمەلگای مرۆڤایەتی دەستیان کرد بە سڕینەوە و پاکتاوکردنی ئەم نەتەوە خاوەن شارستانیەتە. 100 ساڵە هەرچی کاورەساڵت و نەهاومەتی بۆ بەسەر ئێمەی کوردیان هێناوە. هەر کەسێک مێژووی خوێناوی کوردستانی کەم تاو کورتێک خوێند بێتەوە لە ژاونی ئەو هەموو کاورەساڵتانە دەگات. هەر بۆیە من ناوسمە سەر هەڵداونەوە و کولەنەوەی ئەو بریناونەی لەو 100 سەدەیەدا لە جەستەی داوبەشکراوی کورد کەوتۆ. ئەمساڵ کە دواو ڕۆژەکانی کۆتایی هاوتنی ئەم پەیمان ناومەشومەیە دەرفەتێکی لە باوەڕی بۆ کورد هێناوەتە پێش کە بە حوزوری چالاوکانەی خۆی ڕوو بە کۆمەلگای جیهانی داوا بکات چاوێک بەم پەیمان ناومەشومەیەدا بخشێنەوە. مافە زەوت کراوەکانی نەتەوەی کورد بگەڕێنەوە خاوەنەکەی و کۆتایی بەم زوڵم و داگیرکاریە بێنن. هەر بۆیە بەشداری تاک بە تاوکی ئێوەی دیاسپۆرای کورد بە هەر بیر و باوەڕ و ڕەگەز و ناسنامەیەکی کە هەتاونا ئەرکی نیشتیمانی و ئەخلاقیە کە لە ڕۆژەکانی 21 و 22 مانگی ژوئیە لە گۆڕەپاونی نەتەوە یەکگرتووەکان لە شاری ژنێڤی سویس دەنگی دادخوازی خۆتان بەرزکەنەوە. دڵنیابن هاتنی ئێوە لەم دوو ڕۆژەدا کاریگەری خۆی دەبێ و ئەگەری زۆرە ئاوێندەیەکی گەش بۆ منداڵانی کورد دابین بکات کە ئەوان مافیڕەوای خۆیانە لە سپێنەی ئازادیدا بەبێ ترس و دڵە ڕاوکە بەسەربەستی بژین. ئەگەر کارێکتان لەدەستی بێ ئەوە ئەمڕۆ باشترین دەرفەتە. هەر بۆیە ئەو مافە بۆ خەڵکی کوردستان و خاڵکی داگی کراو و بۆ منداڵانی بێداهاتووتان بەڕەوا ببینن. هەر بژین و سەرکەوتوو بن. براوتان شێربەجی ئەحمەد.